دیارە دەچینە تەوەری سێم کە لە ڕێگەی سکایپەوە میوانەکەمان ئامادە دەبێت لە بەریتانیا سەرڕای ئەو سەرما و ئاستەنگانەی کە ڕوبەڕووی کۆچبەران دەبێتەوە هەم لە دەریای ئیجا و هاوکات هەم لە کەناڵی ئینگلیز کە ماوەیەکە کۆچبەران ڕوبەڕووی ڕووداوی نەخوازراو دەبنەوە بەداخەوە کاگیان لەدەستدانی چەندین کۆچبەری لێ دەکەوێتەوە دوێنە 16 تەرەم گەڕێنرایەوە هەرێمی کوردستان کە لە کەناڵی ئینگلیزییانە لەدەست ڕاستە دیارە ئەمە هێوی بەردەوامی هەیە ڕەنگە دوو هۆکار هەبێت یەکەم کۆنتترۆل نەکردنی ئەو سنوورانە و هۆشیاری کۆچبەرانیش دەربارەی بابەتە جا بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز هێمن هەورامی بەرپرسی هۆشیاری پەنابەران لە کۆمەڵگەی کوردی بەریتانیا لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیا کاکێ من سڵاوت لێبێ بە شێوەیەکی گشتی دیارە پرسی کۆچبەر بەردەوامی هەیە و هەروەها زەرمەند یەکەمیش لەم نێوەندەدا خودی کۆچبەران خۆیانە کە بەداخەوە زۆرینەی کات بە ڕۆشتنی گیانیان کۆتایی بە بارودۆخەکانیت بە شێوەیەکی گشتێت تا ئێستا بۆچی با بڵێن کەناڵی ئینگلیز واروها دەریاچەی ئیجا کۆنتترۆل نەکراوە لە کاتێکدا پاسەوان هەیە لە سەرم سنوورانە هۆکار ئێمە چییە؟ باز بۆ بەڕێستان بەیانی بەڕێستان و بەیانی بینەر و بیسەکانی کورساتیش باش ڕاستیە ئەم کێشەیە بەگشتی لە ئێستا یعنی کێشەیەک نییە لە ئێستا ئەمە تازە بێت لە زۆر وڵاتە ئەوروپیانە پەنابەر ڕووی تێکردوون و هەمیشە ئێمە بینیمانە پەنابەران بە ڕێگەی وشکانیەوە هاتوونەتە وڵاتانی ئەوروپی بەڵام ئەمە چەند ساڵێکە ئێستا دەسێتی بۆ بۆی بە ئاسانی پەنابەران بکەنە وڵاتانە بە تایبەتی لە سنوورە ئاویەکانی نێوان فڕەنسا و بەریتانیا ماوەی چەند ساڵێکە ئێستا پەنابەران هەنیان بدۆتە بەر بەکارهێنانی ئەم بەلەمە بچووکانە کە خۆماپیان وڵی بەلەمی چووک کە ئەمەش بەڕاستی ینی پرسێکی زۆری دروست کردووە بۆ نقمبوونی ئەو بەلەمانە چون لە بەلەمەکانە چووکن بەلەمی گەورەنی و بە شێوەیەکی موحد ئەکڕێن و پەنابەرانیان پێ ئەکڕێنەوە و پارێکی زۆر لە بەرامبەر ئەو شتیا وەرەگرن بەرامبەر ڕێنەوەی ئەو پەنابەرانەیە هەڵبەت هەوڵ زۆر دراوە لە ڕابردووە بۆی ڕێگری بکێ لەمانە بەڵام دەبڕی لێشاوی هاتنی پەنابەران بۆم جۆری ئێستا نەبوو کۆم چەند ساڵی دوایی کاری جدی لەسەر نەکراوە لە ئێستا حکوومەتی بەریتانیا لە مانگی حوتی ڕکنێکی کرد لەگەڵ حکوومەتی فەڕەنسا لەگەڵ وەزیری ناوخۆی فەڕەنسا کۆبوونەوە لە مانگی حوتی ئەم ساڵە مانگی جوڵای بڕیارێکیان دەرکرد بە حساب کە 100% ڕێگری بکەن لە هاتنی پەنابەران بۆ بەریتانیا و هەوڵی جدی بدەن و پارەیەکی باشی بۆ سەر بکرێت کە لەو نێوەندەیە حکوومەتی بەریتانیا نزیکی 42 ملیۆن هاوەنی سەرف کرد و دای بە حکوومەتی فەڕەنسا بۆ ئەوەی سەربازی زیاتر پەترۆڵی زیاتر پۆلیسی زیاتر و چاودێری زیاتر بخاتە سەر سنوورە ئاویەکانی باکووری کە هاوسنوورە لەگەڵ بەریتانیا بۆ ئەوەی نێڵێ ئەم بەلەمە بچووکانە پڕنەوە و گیانی ئەم هاوڵاتیانە بم جۆرە لەناو بچێت بەڵام بەڕاستی لەگەڵەوەی کە هەوڵیشان ناوە بەڵام تا ڕادەیەکی باش نەیانتوانی وەڕێگر بن لە هاتنی پەنابەرانە ئەمە ژوای کردووە کە ینی حکوومەتی بەریتانیا ناڕزایی دەربڕێت لەسەر ئەو کارە کە بڵێ بە حکوومەتی فەڕەنسا ئێمە ئەو بجەیکەوە ویستان بۆمان سەرف کردوون و پێمان داون و ئەوەی ویستوتانە بۆمان کردوون و دانیشتمان کردو بەڵام ئێوە بە جوێرەی پێویست نەتانتوانی و ڕێگری لەوە هاتنی ئەو پەنابەرانە بکەن بەو شێوەیە بەڵام ئەوەی کە حکوومەتی فەڕەنسا و وەزیری ناوخۆی فەڕەنسایڵێ ئەوەیە کە ئەڵێ کەناراوەکانی ئێمە بە چەندین کیلۆمەتر هاوبەشە لەگەڵ بریتانیا ئێمە توانای ئەوەمان نییە لە هەموو سوچێک و لە هەموو شوێنێکەوە بتوانین چاودێردانین بتوانین سەربازدانین بتوانین پۆلیسدانین ئەوەی کە دەتوانامانە هەبێ ئێمە ڕێگری ئەەکەین لە هاتنیەوە پەنابەرانە و ئەو کەمپانی کە ئەوان هەیەە لە دانکیف لە کاڵاس تێکیان ناون بەداخۆ چەندجارێک پێیان تێکگاون و شوێن و بنکە و بارەگەیان پێی گواستونەتەوە بەڵام پەنابەران جاریشتر ئەگەڕێنەوە بۆ ئەو شوێنانە هەڵبەت هۆکار زۆرن کە بۆچی فەڕەنسا ناتوانێت بە تەواوەتی ڕێگری بکات لە هاتنی پەنابەران یەکەم ئەوەی کە حکوومەتی فەڕەنسا خۆی باسیەکە ئەڵێ بەریتانیا وڵاتێکە سەرنجی پەنابەرانی جیهانی ڕاکێشاوە بۆ لای خۆی ئەویش بەهۆی هەبوونی ئەو هەموو فەراغی ئیشکردنە کە لە بەریتانیا هەیە سەرنجی پەنابەران بەوە ڕاکێشێت کە مۆڵەتی وەکو بڵێ چانسی ئیشکردن لە بەریتانیا زۆر زۆرە ئەمە ژوای کردو پەنابەرێکی زۆر و لە وڵاتە بکە لە شوێنێکی دنیاوەیەن بە فەڕەنسا شاتی ئەپڕن ئێمە توانای وەستانی ئەو هەموو پەنابەرەمان نیە بۆیە پێویستە بەریتانیا سیاسەتی خۆی
بگۆڕێ بە جۆرێک کە چیدی سەرنجڕاکێش نەبێ بۆ پەنابەران تاوەکوڕی تێ بکەن. ئەجینامە پرسیاری ئەوەکەینە هەموو پەنابەرە بۆچی لە کاڵاسەوە بۆچی لە دانکیغا بۆ کارەکەی ئەوەیە کە بەریتانیا وڵاتێکی سەرنجڕاکێشە لە ڕووی ئابوووریەوە بۆ ئەم پەنابەرانە کە ڕووی تێ بکەن. هۆکاری تر بۆ نمونە کە حکوومەتی فەڕەنسا باسیەکە ئەڵێ خەڵکێکی زۆر کەیە بۆ بەریتانیا بە خاکی ئەمە تێ ئەپەڕێ و خاکی ئێمە تەنها سنوورێکیشە لەگەڵ بەریتانیا کە لە سنووری ئاویەوە لەگەڵیانەی بۆیە هەموو فشارەکە لەسەر ئێمە و ئێمە بەتەنیا ناتوانین وڵاتانی ئەوروپیش هیچیان یارمەتێکی ئەوتوانیان کە بتوانن خەڵکیان بۆ بێنن تاوەکو سنوور ئاویانە کۆنترۆڵ بکەن. وەزائیدەن ئەڵێ بێمە وریای ئەوەش بینکەوە یاسایەکەی کە پێوتە یاسای دەریایی نێودەوڵەتی و خوان پێڵێن ئینتەرناشنال مارەتایم لۆ کە ئەڵێ هەر پەنابەرێک یا هەر کەسێک کە داخلی بەلەمێک بوو بەلەمەکە چووپە یا هەر نوع بەلەمێکە تۆ بە گوێرەی یاسا بۆت نییە دایگریتەوە و ڕێگری لێ بکەی و لە نیوەی ئاوەکەیا بیجێڕیتەوە. زۆربەی زۆری ئەم پەنابەرانە کاتێک کە داخلی دەریا ئەبن بە گوێرەی یاسای نێودەوڵەتی تۆ مافی ئەوە نییە بیانجێڕیتەوە. ئەگەر بیانجێڕیتەوە و لەو بینە تیا بچن یا کەسێک تیا بچێ ئەوە تۆ بەرپرسەبی لە گیان لە دەستدانی ئەو پەنابەرانە کە لەو نێوەندەیە تیاشن بەڕاستی. ئەمە بەگشتی ینی حاڵەتێکە لە بینی ئەم دوو وڵاتیان هەمیشە لە تەوەیان بەڵام نەیانتوانی ڕێگری بخەوەتی. باشە کاکێ منەوە ئەوان نەیانتوانیوە ڕێگری بکەن بەڵام کۆچبەرەکانی ئێمەش ئەتوانین بڵین تا ڕادێک چاوقایمیان هەیە ینی مانگی پێشواگادارین کە ژمارەیەکی زۆر لە کۆچبەران لە کەناڵی ئینگلیز خنکان دوێنە تەرمەکانیان گەڕایەوە. هەر ئەم ناوەڕاستی هەفتەی ڕابردوو کۆتای سەرەتای هەفتەی ڕابردوو باستەوە دەکرا کە دووبارە بەلەمێکی دیکە لە نێوان یۆنان و تورکیا بێسەر و شوێن بۆ کۆچبەری تێدا کە لە ئاوەکەدا بەبوو شوازەوە سفین کە بێسەر و شوێن بۆ چکە تا ئەم دەقێ زانیێرەکان بە شێوازێک ڕوون لە بەردەستدانین. چیوا لەم کۆچبەران دەکات ینی ستۆریەکان بەردەوامیان هەیە حداسە ناخۆشەکان بەردەوامیان هەیە بەڵام کۆچبەرەکان ئێمە هەر بەردەوامن لە ڕۆیشتنیان بەرەو ئەوروپا. کاتێک ئێوە بەر ئەو کۆچبەرانە دەکەون کاتێ بەر پەنابەرێک دەکەون کە دەیدوێنن باسی چیەکە ئەم چاوقایمیە ئەم خستنە یاخود ئەم ژیان خستنە مەترسێ بۆ چیە گەڕێنەوە؟ هەڵبەت هۆکار زۆرن کە بەڕاستی باسییان کەین تۆ بێ یەکەم هۆکار کە باسی لێوەکی بەڕاستی ئەوەیەکەوە خەڵک لە وڵاتی ئێمە پێی وایە و لە وڵاتی ئێمە جۆرێک بە جۆرەکان چانسی ئیشکردنی نییە ئەوەی کەوا بەعام ئێمە لە ناو خۆمانە باوە هەڵبەت ئەمە ناوترێ بە حکوومەتی بەریتانیا کە بڵێ من لە وڵاتی خۆمان ئیش و کارم نەبوو بۆی هاتوون بۆێرە بەگشتی ئەتوانین بڵین لایەنە ئابوووریەکە هۆکارە بۆی کە ئەم هەموو کۆچە ڕوئەکاتە وڵاتانی ئەوروپی و بە تایبەتیش بەریتانیا وەزایدەن بە تاکید لەوانەی خەڵکێک بەهۆی کێشەی سیاسیەوە بێ کێشەی سیاسی هەیە لە کوردستانە کێشەی مرۆڤی هەیە کێشەی ئینسانی هەیە بە جۆرە لە جۆرەکان کێشەیەکی هەیە کە ناتوانێت کێشەی ئەوەی هەیە کە دانامەزرێ لە لای خۆمان لەگەڵ ئەوەیە کە شادێکی بەرزیشی هەیەشتێکیە هۆکار زۆرن کە ئەگەر هەر کەسێک بدوێنی لە بری من کە خۆی بەو وەزعیان تێپەڕیوە هەر یەکەیان لەبەر هۆکارێکی تایبەتە کە بەڕاستی وڵاتی خۆمان بەجێڵێ کە ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی زەنگێک کە پێویستە سەرۆکی وڵاتی ئێمە و بەرپرسانی وڵاتی ئەمە بەڕاستی کار لەسەر ئەمە بکەن و هۆکارەکانی بدۆزنەوە و ڕێگری لەم هەموو گەنجە بکەن لەم هەموو خێزانانە بکەن کە بۆچی وڵات بەجێهێڵن بۆ سیستەمێکی سۆشیال وکو ئەم وڵاتانە نییە کە خەڵکێک بەخێو بکرێ ینی بیمەیەک شتێک ببڕێتەوە بۆم خەڵکە تاوکۆم خەڵکە هانە نەباتە بەر هاتن دەرەوە پاشان ئاسانکاری لە گەیشتن بە ئەوروپایەکە من هەمیشە ئەو خاڵم وتووە و سوودیشم لەسەر قسەی خۆم بە حکمیەوەی هەموو ئەو قاچاقچیانی کە لەم ڕێگایە کارەکەن کوردن و لە ئەیەوە ئەدگێنن بە بی لە بیەوە ئەدگێنن بە سی وەکو ئەڵێ بەدەست هاودەست ئەمە زۆر ئاسانە کابرا لە شاری سلێمانیە لە شاری ڕانیە لە هەولێرە لە هەر شوێنێکە لە هەڵەبجێ زۆر بە ئاسانی کەسێکی پێناسێنن زۆر بە ئاسانی لێەوە لە خاڵ یەکەوە یە بۆ دوو یە بۆ تورکیا لێەوە یەتە وڵاتانی ئەوروپی لێەوە یەتە کاڵاس لێەوە دیسان و قاچاقچێکی تری کوردی پێناچێن ینی ئەمە وای کردووە ئەبینی لەناو ئێمەی کووردا زیاتر کۆچەیە ڕاستە ئێمە ناڵی وڵاتی ئەمە بەهشتا حتمما کێشەی تایە کێشەی سیاسی هەیە کێشەی خەڵک مرۆیی هەیە دانەمەزراندن هەیە بێکاری زۆرە ئەمانە زۆرە بەڵام دڵنیا بە خەڵکی ئەفریقی زۆر لە ئێمە برسیترن زۆر لە ئێمە فەقیرترن وڵاتانی هەر لە فلیپین و لە وڵاتانی ئەفریقیەوە
بەس بۆچی نایبینی ئەو هەموو خەڵکە لە وڵاتێکی ئەفریقی زۆر فەقیرەوە بێ بۆ ئێرە لەبەروی قاچاقچیەکانی ئەو ڕێگایە هەمووی ئەفریقی نین کوردە و زۆر بە ئاسانی لە ئێوە دێنە ببی دڵنیامە گەل لەبری ئەم قاچاقچی کوردانە ئەفریقی بوونە ئێستا ئەم وڵاتە ینی زیاتر کە ئەمان بینی خەڵکە خنکە ئەفریقی بوونە خنکان یا ئەفریقی بوون ئەوە بەم جۆرە بەم ترژتیا ینی گیانیان لەدەستەیە زایدەن خەڵک کێتە ئەو ڕێگایە بەڕاستی ئەشبینێ ئەڵێ من تا نیوەی ڕێگاکە هاتوون ینی خەڵکەم ئێمە زۆر جار لێ ئەپرسین کاکە ینی تۆ ئەم ژیانی خۆت بەم جۆرە ئەخەیتە مەترسیەوە ینی ئەمامە ڕێگایەکی تر نییە تۆ هەڵی بژێری ینی خەڵک وەختی خۆی لە زمانی ئەمە 29 ساڵ پێش ئێستا هات بە ڕێگەی وشکانی هات ئەڵێن ئەو ڕێگە وشکانیانە ئاسانیە و ئەم ڕێگای زۆر ئاسانترە و ئەم ڕێگای زۆر هەرزانترە ینی ئەوان بە هەرزانترە لەگەڵەوە شاکە هەرزانیە بەڕاستی ینی پارێکی زۆر زۆریشی تێچێت وڵێ من تا ئەم نیوەی ڕێگایە هاتوومەتە تا ئەم شوێنە سێتەوە تێ من لێرەوە بگەڕێمەوە تازە من ناگەڕێمە تازە منە چی پارەمەیە سەرفم کردووە لەو ڕێگایە هەمووی ماوە بۆ ڕێگای تا گەشتومەتە فەڕەنسا ئێستا من لە فەڕەنسا بگەڕێمەوە ئەوەی کە هەم بۆ خواردومە یا تیا ئەچەم یا دەر ئەچم ینی بەڕاستی ئەمەیە وەسعەکە بەڵام من خۆم هەمیشە ینی لەگەڵەوەی کە ئێمە زۆر جار ئەڵێن ڕێگری ناکرێت لە هاتنی پەنابەر ینی وڵاتانیش ناتوان ڕێگریکن و لە وڵاتی خۆشمانە ڕێگری نەکراوە بەداخەوە ینی ژیان و گوزران بە جۆرێ خۆش نەکراوە بۆ خەڵک کە ئیتر پەنابەر نێت لەگەڵەوەی کە هەر پەنابەرێت ئێمە لەم کەناڵانی خۆمانەوە کەمانە وەکو خۆم کە کەناڵی یوتیوبم هەیە ینی ڕۆژانە من کەناڵەکەم بەناوی هەواڵی ڕۆژانەی بەریتانیا ڕۆژانە ینی من هەواڵ و زانیاری و هۆشداری ئێم بە پەنابەران هەر لە پۆستێکی دوێ نامەکە باسم کردێ لە کەناڵی فەیسبووکەمەوە کار بە هەمان ناوە ینی وتمە لەگەڵەوەی کە خەڵک هەریەت با هەندێک شت هەیە ینی چاکەتی سەلامەتی هەیە خەڵک لەبەری بکە چاکەتی سەلامەتی و چاکەتە ناهەر پرتەقاڵیەکە لەبەریەکەی بە شەپۆلێکە چتە ژێر ئاوەکە چاکەتێکە ینی پشتی سەرینە هەوای تێئەچێ لە شەکەی هەمووی هەوای تێئەچێ هەمووی ئەکەیتە بەرت پاشان جل هەیە جلی گەرمیە بۆ لەم کاتی زستانەیە خەڵک یانێتوانێت لەبەری کا بۆی لە سەرمای زستان نەجاتی بێ و کۆمەڵێ فسفۆر و ئاگر هەن کە تۆ بەدەستەوەن لە کاتێکە کە ناو ئاوەکەی گەرخواان خواست حاڵەتێکی ئەوان خوازا ڕوویان نقمون ڕوویە ئەتوانی ڕایوەشێنی فریادکەون ینی وەکو ئەوترێ ئەمانە هەمووی نزیکی 100 دلارێکی تێناچێت 300 دلارێکی تێناچێت بە ئەو پەڕی زۆر جار بەداخەوە پەنابەری ئێمە لەگەڵەوەی ئەشبینێ خەڵک لە بەرچاویەوە بەو جۆرە نقمە بێ ئەخینچێ ئەمرێ نایەت یەک دوو وەرەقەبا بەم جلە سەلامەتانە پەیان کە لەبەریان کە بۆی خوا نەخوازەگەر حاڵەتێکی واشە بوو فریای خۆی بکە ئێمە زۆر جار بینەوە پەنابەرانی کەیەن بەڕاستی هەیانە ئەسڵەن هەر چاکەتی سەلامەتی لەبەرانیە ئەسڵەن چاکەتی سەلامەتیشی لەبەرانێ ینی ئەمە بەتەواتی خۆی ئەوەتە دەستقەدر ینی لەگەڵەوەی بەڕێزم کە تۆ هەر هاتووی با هەر هیچنا ئاگال لە ژیانی خۆت بێ یا بەڕاستی من خاڵێکی تر کە حەزەکەم لێرەوە بیڵم هەمیشە حەزم کردوەوە بڵم ئەڵێم پەنابەری بەڕێز تۆ کە پیاویت کە یەی بۆ ئێرە منداڵ لەگەڵ خۆت نهێنە بەڕاستی کە ئەبینی منداڵ لەو ڕێگایەتیا ئەچن بەڕاستی ئازاری زۆر بەرە هەتا ئەتوانی ینی خۆت وەرە کەیتە ئەم وڵاتە لێرە جواب وەرەگی باسی ئەوەی کە تۆ ژن و منداڵەکە بوو بە ئاسانی ژن و منداڵەکەشت دێنن بۆ ئێرە پێویست ناکە ژیانی هەموو خەڵکە بەڕاستی پێکەنی هەسی کاکێ من ئەگەر گوێبیستی دەنگی منی دیارە لە پرسیارەکان تا ئاماژەت بەوەدا کە کۆچبەران ڕەنگە هۆشیاریان نەبێت و ئەو بابەتانیان نەبێت کە ڕەنگە گیانیان بپارێزێت لە هەمان کاتا کۆچ ڕێگری لێ ناکرێت ئەمە قسەکانی بەڕێستان بوو تا چەندە حکومەتی بەریتانیا و فەڕەنسا کاریان کردو بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کۆچبەران و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆچ لەم ڕۆوەکو فشارخستنە سەرێک بۆ یەکلاکردنەوەی با بڵێن چارەنووسی کۆچبەران لە حکومەتی فەڕەنسا و بەریتانیا لە چه ئاستێکدان تا چەندە دەتوانن ڕۆڵیان هەبێ بێگومان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەمیشە فشاریان لەسەر حکومەتی بەریتانیا هەیە و حکومەتی بەریتانیا من باس بکەم ئەگام لەوە نییە کە لە فەڕەنسا چی ڕۆیە بەڵام وانی کە لێرەن و من ئاگام لیانە فشارێکی زۆر یان دروست کردووە لەسەر حکوومەتی بەریتانیا و هەمیشە کەمپینەکەن بۆ ئەوەی کەوا پێویستە بەریتانیا ڕێگی ینی ڕێگەیەکی سەلامەت فراهەم کات دابینی کا بۆ پەنابەران تاوەکو بێن بۆ ئەم وڵاتە پێویست نەکاخ پەنابەر ژیانی خۆی بخاتە مەترسی و وەتیاچێ و زۆر جار ئەمان لۆمەی حکوومەتی بەریتانیا و وەزیری ناوخۆوەکەن کە ئەڵێن تیاچوونی ئەم پەنابەرانە گوناهی ئێوەشی تایە چونکە گەر ئێوە ڕێگایەکی سەلامەت دروستکەن بۆی ئەم پەنابەرانە کە لیان قەوماوە پەنابەری ڕاستەقینەی لێ قەوماون هاتوون بۆ ئەم وڵاتە ئەبێ ئەوە دەرگیان بۆ بکەنەوە کە بێن بۆ ئەم وڵاتە ئەگەر ئێوە بەم جۆرە ناڕەحەتیان کەن و هەوڵ بن بەلەمەکانیان بجێڕنەوە کەمە یاسای نێودەوڵەتیتان پێشێر کردووە لەم بینەیە خەڵک گیان لەدەست بە
ئەم گیان لە دەستدانە لە پای ئێوەیە. هەڵبەت وە گوتم حکوومەتی فەڕەنسا و حکوومەتی بەریتانیاش هەمیشە دانوستانەکرد لەم نێوەندەیە بۆ ئەوەی کەوا چۆن ڕێگری بکەن لە هاتنی ئەم پەنابەران، ینی چەندین حاڵەتیان بەکارهێناوە بۆ ئەوەی کەوا نەهێڵن پەنابەر ڕوو بکاتە ئەم وڵاتە، ینی تاکتیکێکیان بەکارهێنا فترەیە کە بریتی بوو لە تاکتیکی گەڕانەوەی ئەو بەلەمانی کەوا یەن بۆ بریتانیا. بەڵام ئەم تەکتیکە خێرا دەست بەجێ لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە ڕەت کرایەوە کە وتیان لەم بینەیە ئەگەر بجێڕێنەوە وەکو وتمان یاسای دەریایی نێودەوڵەتی پێشکەلەکرێ وەگە خەڵکێک تیا بچێ ئێوە بەرپرسە بن. پاشان هاتن وتیان ئێمە ئەو پەنابەرانی کەێن بۆ ئەم وڵاتە لە دەرەوەی وڵاتی بەریتانیا ئێمە تاوتوی کەیسەکانیان نەکەین پێشەی بێنە بەریتانیاوە بۆی وا لە پەنابەرەکەم ئیتر نێت بۆ ئێرە ئەگەر هاتیش بی بنە وڵاتانی دەرەوە بۆ وڵاتانی کە زیاتر مستعمەری بەریتانی لەوێت تاوتوی کەیسەکانیان کەن دیسانەوە ئەوەشە سەری نەگر بۆیان. حاڵەتێکی تر هاتن وتیان بەوە خەڵکیان ترسان کەوا هەر کەسێک لەسەر بەلەمەکان بێت و بەلەمەکان لێ بخرێت بە تاوانبار لە خەڵەکیدن بۆ ئەوەی وا بکەن کە پەنابەر هیچ پەنابەرێک جورئەت نەکا پەنابەری بپەڕێنێتەوە لەڕێوە بەلەمەیەوە بزانێت کە هاتە ئێرە لێرە حکم ئەدرێ. ئێستا دواهەمین ینی خەتویان کە بەکاری هێنن بۆی ڕێگری لە پەنابەرکەن بریتە لەوەی کە بەحساب لەسەری ساڵی تازەوە تاگێک بکەنە قاچ تاگەکە قوڵ وایە ئەیکەنە قاچی ئەو پەنابەرانی کەێن بۆ ئێرە بۆی ئەو پەنابەرە لێرە نەتوانێت چێ ئیشێ ڕەش بکە دانیشێت لە ماڵی خۆیان لە ئوتێلی خۆیان هەتا ئەو کاتی جواب بەرەگێت دەزواری وەرگێت ئەنجا واری ئیشیە بێ ئەڵەن بەشت و ئەم ڕێگایەوە بکات کە پەنابەر نەتوانێت بێ بۆ ئەم وڵاتە و داوای ئیش بکات و ینی حەز لە ئیشکردنی وەشتانەکە ڕێگری لێ بکەن. بەڵام من پێشمانی ئەوە سەر پێبوویان ئەوە شەر بەکراوەکانی مافی مرۆڤ ڕەتیانێنەوە چون ئەڵێن تاک یا قەڵ ئەتێتە قاچی تاوانبار نەک قاچی پەنابەرێک کە فەقیرە لە ناڕەحەتی هەڵاتووە لە ترس و تۆ هەڵاتووە هاتووە داوای مافێکانم. بەڵێ زۆر سوپاس بۆ هێمن هەورامی بەرپرسی هۆشیاری پەنابەری لە کۆمەڵی کوردی لە بەریتانیا. سوپاس بۆ زانیارەکان و سوپاسکان بەیانی میوانی ئەمە بوویت.